یادی جاران سەردەمی زێڕینی هونەر ئارامی دڵەکان تەنها ڕادیۆی گەڕیان. ڕادیۆی میلی گەڕیان دەنگی ڕەسەنی هونەرمەنجان. گەرەتەوێ کاتێکی خۆش و ساتێکی ئارام بەسەربەریت گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە. گوێگرانی ڕادیۆی میلی گەڕیان، بینەرانی تەلەڤیزۆنی HD گەڕیان، سڵاوی خوا لە جەنابتان. هەڵبەت ئەمڕۆ یەکشەممە من لە خزمەتان نابم، بەرنامەیەکی تایبەتم هەیە. ئەگەر بۆی جەنابیشتان معلوماتان هەبێ، ئەمڕۆ ساڵ ڕۆژی کۆچی دوایی هونەرمەندی گەورەی گەلەکەمان، هونەرمەندی بەڕێز مامۆستا ئەحمەد شەماڵە. من زۆر بە باشم زانی کە ئەمڕۆ هونەرمەندی خۆشەویست، هونەرمەندێکی ڕۆحسووک و قسە خۆش و دەمبەخەندە کاکامەرانی عوسەی خولەسنەی خەجاڵەتم کەواڵە ئیتر وا ڕۆی وە کاک جەزا. کاکامەران بەقەی ئەم دنیاە سپاس دەکەم و بەخێر بێ. زۆر سپاس دەکەم کە پێم وتی هیچ ئەم لاولاوتی بەسەر و بەسەر چاو فەخری پێوەکەم لەبەرەوەی ڕادیۆکەتان ماڵی هونەرمەندانە. هەڵبەتە ڕۆژانە ئێمە دایمە لەگەڵ ئایلەی ئێوە و تایەفەی ئێوەیم چکە گۆرانیەکانی مامۆستا ئەحمە و جەنابت و ئەوانە ئێمە ڕۆژانە بەسەرتانەکەینەوە. خۆشەویستان، هونەرمەندی خۆشەویست کاک ئالان ڕەفیق، کاک ئالانی زەڕب، پیرۆزبایی لێ یەکەم بووە بە بەڕێوەبەری با بڵێن کارە هونەریەکانی ڕادیۆی میلی گەڕیان و پەیوەندیەکانی تەلەڤیزۆنی گەڕیان و ڕادیۆی گەڕیان. کاک ئالان پیرۆزبایی لێ یەکەم، زۆر خۆشحاڵ بووین، زۆر بەخێر بێ بۆ ناو ئەم هونەرمەندە خۆبەخشانە. زۆر زۆر پیرۆزبایی لێ یەکەم. برای بەڕێز و خۆشەویستم زۆری پێ ناخۆشەکەواڵم، بەڕێوبەری هەموو ڕادیۆ و با بڵێن سەرۆکی ڕێکخراوی هونەرمەندانی میلی کاک جەزای ساس سپاس دەکەم. مەتوانم ئاوا بۆ بکەم لەبەرەوەی ئەمڕۆ عەزیەتە دەیەم. زۆر سپاس دەکەم پۆزایی نە بەڕێوەبەرم نیت لەگەڵ ئێوە کارمەندێکی خۆبەخش و مادوونەناسم لەگەڵ ئێوە تا مۆسیقیم لەگەڵ ئێمە سپاسی و هەستە جوانە دەکەین. وەڵا خۆ کاک جەزاوا لێ هاتووە پیا کە سەیر دەکات تەریقە بێتەوە بەشە وەڵا ئیتر کاکە خۆ دەردی کابرا و کە ڕۆژا ئالان تو ڕەشە دابان ئەوە نەما من دوو دەقەیە تو ڕەبوونی من بەزەوەر کۆڵە لێ نایە ئەنجا هینە ڕێباس کاکە دابانیشم خەریکە فێری زەربەکەشە بێ ئێوە لای فوشتەکانی ژەمووی هەر ئەوەیە ئێمە چی بکەین؟ کاکە ماوەیەکتر وەرە پێشکەشی کە لە بری من و تەواوی کرد. کاکە هەڵوێست قوربانی خۆت و ناوەکە بم هەڵوێست ژیان، زۆر زۆر سپاس دەکەم. کاکە هەڵوێستی باڵەبان کە وە چەند بەرنامەیە هاوکارمانە ئەمڕۆ من لە ئاسپان نەمبینی وەکو ئەم پیاوە ڕێزمەیە بۆ معاسپەکان حەسوودیتیان یاڵە کاکە پیاوی چابە بە ئاسپ باڵەبانەکانی تریش بڵێ من سپاسی تۆکەمەوە لە هەفتەکەی ترەوە بە ڕێزانەی تریش بەسەرەکەینەوە. خۆشەویستان، سپاسی کاکە دابانەکەم کە هەموو کارەکانی لە دەستگرتووە. کاکە لایفی تەلەڤیزۆن، فەیسبوک، تیکتۆک، ئەنیستا با بڵێن سەوتیەکەمان کە ئەچێ بۆ ئەو گوێگرە بە ڕێزانە. کاگ ڕێبازی گوڵ دەسوچا و خۆش بێ ئەمڕۆ ئەویش هاوکارمانە بەس بەخواوزان بە سەیرەکەی ئەمڕۆ. کاک گوران بڵێم چی بڵێم مەسەوەر یا چی؟ ڕێبازەڵە من پشتی دابانە شێلم. خۆشەویستان، بۆ پەیوەندی ئاسیاسێڵ 1970 471 52 64 ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوە بکەن 0 ئەمە کوردانی تاراوگا هیوایەتیان کاکامەران نازانم. ئێوە ژەتوانن پەیوەندی بکەن، بەڵام سپاسانەکەین نۆرەی یەکتری بن بۆی لۆردی نەچێتە سەر
بە زۆرترین پەیوەندیمان بۆ بێ. خۆشەویستان بەرنامەکەی من فریە لە خزمەتی کاکامەران ئابم جارێکی تر سپاس بۆ ئێوەی بەڕێز بە دەستپێش بەرنامەکەم یەک گۆرانیم بۆ بڵێ و دوای ئەچینە ناو قسە و باس و پرسیار وە بزانم تۆش وەکو من وای بەخوا شتی چاکەی لایە دەری بێنە خاڵەکانە لەگەڵ لە جیفان و شتەکانە جا ئەمڕۆ ئەو دەسانەی خۆش بێ خۆی کڵاو جامانەیەکی کردە سەر من داوام لێ کرد وتی تۆ یەکەیتە سەری من تماوتی بەسەری باوکە یەکەمە سەری خۆشە بۆی پێچاومەتەوە دەسم چاوی خۆش بێ سلێمانیانەیە ئەمە کاکامە ئەمە هی سلێمانیە دەستە خۆش بێ ئاها سەیری پیاوی لێزان ئاوایە باش یەکەم گۆرانیمان بە دڵی خۆ من هیچ داواکاری لە منیش دوایانەگەڵ من قلي سزامني لروي زمينا قليك ناس وريم تشت ولا جينا يا ري يا ري يا ري يا من قال يا ناس وريم تشت ولا جينا ترسم خاولا لو دنيا الرواب يا مرسوا وسرقران هرن الباب مي يا ري يا ري يا ري يا أري خليل وكاتتي ورشي قاركت أري خليل وكاتتي ورشي قاركت شكم يزي لبري ويم بخوالا جولا ركت شكم يزي لبري ويم بخوالا جولا ركت أمان 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 يا رمان لبي آلو شاوي جوان شاو كلمة سيان خواردوم يان خالي ورداريس كشتوم يان خالي ورداريس كشتوم يان توبة توبة كم توبة كم فيلة أريبة توبة توبة تزان توبة كم فيلة أري أخو شارانو ستي ولدوي شويلة أمان 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 يا رمان لوي آلو شاوي جوان شاو كلمة سيان خواردوم يان خالي ورداريس كشتوم يان خالي ورداريس كشتوم يان
نەزری ئەڵڵا بێ کورە بەڵکۆ کۆچاکە چەژان بەرادوا بێ ئەمانەمان یارەمان لەوی ئاڵۆ چاوی جوان چاوکەلی مەسیایان خواردومیایان خاڵی وەردا ڕێز کشتومیان خاڵی وەردا ڕێز کشتومیان بۆ خاتری ئەو فەخری عالەمە بەخێر بێتەوە قوربانی ئەو قوڕگە بم ئیشاڵە تۆ یەکشتم پێ بڵێ من جارە داخیەوەم لێ کاکە دەسوچاوی یەک بە یەکتان خۆش بێت تۆ شکر کوڕی گەورە هەیە دەتخوا بیاڵە با گۆرانی بڵێ خوڕێم نابان ئەیڵێ دێ چکە ئەو دەنگەی ئێوە نابێت فەوتێ بەڕاستی ئەمە هیچ مەجاالیتیان یەکەوت سلێمانی یعنی ئەو جۆرە دەنگەی جەنابەت و مامۆستا ئەحمە و کاک مەحموود محەممەد و ئەمانە چکاوانە هەمووی لێ یەگەچن کاک ئەحمە خۆشناوەتی هزار جار سپاسی جەنابە دەکەین بەڕێوبەری هەموو پەیجەکانمان لە شاری هەولێری سەربەرز و جوان چاوەکانە ماجەکەم من لە بری کاک جەزا و ئەم ستافە و هەر هەمویان سپاس دەکەین لەبەرەوەی زۆر ئەبی بە عزیەت بۆمان هەر عینی شت دوێنە یەک و دوو لۆگۆیەکی خاڵە کامەرانی دروست کرد شتێکی زۆر جوان ئەم شەویلامی چاکی بۆ کردین هەڵبەتە چاویشمان زۆر باشە خۆ سپۆنسەریشمان نییە کەسیش بۆی شێر نەکردوین ئەوەشی شێری کردووە دەست و چاوی خۆش بێ زۆر سپاسیەکەم هیوادارم زۆرترین شێر بکەن لەبەرەوەی کاکامەران پیا نابێتەوە بەخواواز لە خزمەتی قوربانە بم هزار جاری تر ڕەحمەت لە گۆڕی مامۆستا ئەحمە شەماڵ بێ هەڵبەتە ئەمڕۆ لەم ڕۆیە کۆچی دوایی کرد کاک جەزاوانە بوو پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستەی بەڵێ هەر یەک شتە ساڵ فەرق ناکە بنەماڵەکەی و جەنابەت و خۆشمانەکەم هەموو گەلی کوردیش کاک ئەحمەیە ڕۆیوە ئەمری درێژ بێت دە کاک ئەحمە لە شوێنەکەیەتی ئەوەتەی شەڵاڵێک و ڕەکەشم هەر عینی شت ڕێچکەکەی منی گرتووە کاک بوران لە ئالان تووڕەمە بە برای دایکم تازە ئالان شتێکی ترە ئاگایار بە قبری باوکم ناڵێک زەلامان بینە ژوورەوە پیاوی چا بەشتی وا مەکە بەڕێوبەرە ئێستا کولفی کولە دوو نەفەر وەکو کارەبا وایە ئەو گرێ لەگەڵ تو ڕژ بۆمانە ناوێتەوە مشکلەکەەوەی جا بەڕێوبەر ڕاکەی نابێت دابان و ئالان هێڵی سوورە نوریابە بە کەڵک نایە هەڵبەت کاک بوران دوێنە شتێکمان باس کرد لەم شەوانەیە لەگەڵ خێزانەکە ما با بڵین دانیشت بووین گوڵە بە ڕۆژە و شتمانە خوارد و چامانە خوارد ئیتر سەیرێکی کردم وتیەوە جەلال نازانی چی ئەمنی بۆ تۆ دۆزیەوەتم جازانی من چەنە دوژمنەمەیە وتی خزمی تۆ بوویایی من وتم یەک دنیا دوژمنەمەیە مردوو مرێ چوزانم کامیانە کەی وەختیەوەیە بەم شەوە ئەوە دوێنە شەو باسمان دوێنێ ئێوارە لەگەڵ کاک بورانە باسمان کرد بەڵێ کاک کامەران با بێمە لای تۆش خواجارە دابان با ئەمە لابم گوێم کە بەبێ من خۆم شەو سیرم خواردووە جاڵەن سیر گوێ کپەکە پەیوەندیمان هەیە باش بە قورئان کاک ئەوە سیرە کاک بە شەرەفم وڵێن کاک ئەحمە خۆشناوەتی بەسەر باسی خۆیە سڵاو لێ بێ کاک ئەحمە لە قەڵاو منارەوە قوربانی بم شایە بژیان قوربانی تۆم دەست خۆشە بەرنامەزانم پێ دەکەم بە خێرات میمیانەکان دەکەم یاخوا سەرکەوت و سەرفرازم ئینشاءڵڵا لەگەڵ تۆیە ئیشەڵڵا زۆر سپاس کاکە ئەحمەد گیان دەرفەتێکی بچووکم دەدەنێ گیان دەڵێم دەرفەتێکی 2 دقەیم دەدەنێ والله حەزەکەی 1 سەعات قوربانی تۆم لەسەر ئیزنی مامەزەزام کاک جەلال پیرۆزایەکی گەرم لە برا و هاوڕێ و کەسم کاک ئالانی خۆشەویست دەکەم بۆ ئەو پلێ و یاخوا سەرکەوت و سەرفراز ئینشاءڵڵا هیوادارم چۆن سەرکەوتووە و لەو پۆستێکە لە رادیۆ گەڕیانی شەریکی تۆ ئیشاڵڵا لەوە سەرکەوتوو بێت شابجان بڵێ چاوێکی لە من بێ بە گەورەم بڵێ بەخوا کاک ئالان تازە بووە مدیری هەموومان وەڵا بووە خۆ تازە لە دەست دەرچوو ئەدان کاک دابان زۆر جار ئیشەکانی پشێ لەمەودا من پشتم هەیە کاک ئالان پشتمە ئارە وەڵا باڵەکەی کشا بەقووەت بوو بە شەرەفت ئەوانە تاوا پشتم پێیا بوو من خۆ منیش باڵی تۆ ماگادار بە وایە هەروایە مامەزەزا و مام بورهانە و کاک ڕێباز دابان بەتەنیا ماوەتەوە بەخوا دەرەقەتی ناین ئەحمەد گیان ئەوەی لە کاک دابانە دەرەقەتی ناین من لە ترسیەوە لایفەکە نەبێ بە تەرزام و جارەیەم ئەم لاولای ماجەکە یاخوا لەشتان ساق بێ سەرکەوتوبوون دووبارە کاک ئالان پیرۆزە جا شابجان تۆ پێوەی مێرەوە ئێمە گۆڕانکاریەکمان کردووە ئاگادار بە کاگالانی ژەزانێ ڕۆژی پێنجشەمە بەرنامەکانی
با بڵین کاک جەزامان یاوە بە کاکی واخاچی دیزاینیشم بۆی کردووە ئای ئافرم کورە ئەحمە ئاگا لە خشە و مار و مێروە بەرا ڕۆ نانا دیزاینم بۆی کردووە قبول نەبێ بەوە نییە لە هەولێریەڵی لە ستۆدیۆکەی قوربانی تۆ وەڵا لە زۆرتان زیاتر ئەوە بووم ئاگداری ستۆدیۆکە بوو هەڵبەتە ئەوە تەرحی من بوو کاتی خۆی لە یادی ڕادیۆکەیان من بە کاک جەزام عەرزی جەنابیانم کرد کە هیلاکە بەڕاستی بەڕێوبەری ئێرەیە ئەنجاو هەموو ئیشی هونەرمەندانە بەسەر ڕێکخراوەکەیە کەوتووە فریان ناکەوتم کاکە ئیشەڵا لە پێنجشەمەوە کاگی وایە و لە خزمەت هەر شتێکی ترە هەیە بچووکی دەکەیت قوربانی تۆ برای گەورەی من خۆشەویستم ڕێز خۆشەویستیم بۆ هەمووتان و کاتێک خۆش بێەوە زۆر سپاس بۆ جەناب بە تایبەتی من سپاس دەکەم ئەرک زۆر بەمنەوە کێشی هەردوو چاو ماجەکەم بابێ بابە کاک وەستا مەحموو لە ئەڵمانیاوە جەلالی برام ئەم کاتتان باش سڵاو لێ بە خاڵە مەحموود ژیان سڵاو و ڕێزم وێ کە بەیەکەتان کا کامەرانی بەڕێز مامە جەزا مامە ئالان ماچەکەم لە ئەڵمانەوە تاوێ ڕێز و سڵاوم هەیە بۆتان قوربانە کاکە مەحموود دەستخۆشیتان لێ یەکەم کاکە بەڕاستی یعنی زۆر بوونە تەمای شانازی و خۆشی و خۆشبەختی ئێمەی کوردانی تاراوگە بەڕاستی ئێوە دڵن ئێوە سەربەرزن ئێوە جێی فەخری ئێمە چاوتان مازەکە من کاکە خۆم وەکو سەر شەقایەک شانازی بە ئەحمە شەماڵەوەکەم بە گۆڕەکەیەوە بە کاک مەحمووەوە بە کاک ئەحمەی برایەوە بە کاک کامەرانی سەربەرزەوە بۆ هەموو خزم و دۆست و برادرانەوە چاوی یەکەوەیەکەتان ماچەکەم لێرۆ تاوێ ڕێزمێ بۆتان زۆر سپاس جاخۆ ماشەڵا ئەم سەر شەقامە هەر هەمووی مەحموو و عوسمان و ئەحمە و ئەوەیە خەزەمە تۆزە ناوەکەی باخشە سڵاو لێ بێ سڵاو لە هەموو سەرشەقام و لە جەنابیشت و لە جایتر خۆ کاڵەی سەرشەقام پایتەختی سلێمانی سەرشەقامە بۆ ڕۆشن بیرێ وەڵا سپاس بەخوای گەورە هەموو کەسی عازیز و خۆشەویست و بەڕێز من لێرەم بەس بەدڵ نەوێم کورە لە خزمەتان کاڵە مەحموود ژیان من چاوتان ماچەکەم با کاتان زیاتر نەگرم سڵاو و ڕێزمێ بە هەمووتان دەستخۆشیتان لێکم بە قوربان چاوتان ماچەکەم سڵاو و ڕێزمێ بۆتان کاتێکی خۆش زۆر سپاس بۆ پەیوەندیەکە و ڕێزمان هەیە بۆ کوردانی ئەڵمانیا و هەموو کوردانی تاراوگا کاکە مەحموود ژیان خوا لەگەڵ بێ بە قوربانە بم بەغەڵەت لێم وەرمەگرە بە هەر بەجددی بە قورئان کاکامەران ئەو کۆنانەی سەرشەقام هەمووی چوارباخەوە کاکە چۆن نەبووە برا بۆ معقولە بە شەرم وازان ماڵە دوو حەمە و مەحمیتیا بووە تێگەی حەمەی بچووک و ئێستا کاک مەحموود کوڕەکەشی ناوی حەمەیە ئەی تخوا کوڕەکەی تۆ ناوی چییە کام کار با دڵمان نانە تۆ گۆڕانکاری و کردووە لە وەستەکەیە بەخواویش بەڕێکەوتە بانە گیان چاوەکانە ماجەکەم زۆر سپاس دەکەم هەڵبەت بانەخانیش سێشەمە ئەخیر بەرنامەیەکی تر بەرنامەیەکی تایبەتی بۆ تەشکیلەکەین من لە خزمەتان بۆ خۆم هەرچی بە من کرێ پشتگیری دەکەم بەسەر چاو چەند بەرنامەیەکیش بەشداری لەگەڵاکەم قەینا خۆم گۆرانی بۆڵم کاک جەزاعی بیچ خۆشەویستان بە خەڵک بەخوا ئەزانم هەر هەموو ێستا ئەو برادرانەی کە لە دەرەوەی پشتی شەستی شەوەن چاوەڕێمانەکەن گۆرانیەکەی دوێنێ کاکان پێم لێمە ئەبێ پێم لێ نێوابنەمێنم براڕەمی حەزم بێ ئەگەر چە جوانم دەنێ لانچی بۆ ڕادەژێنێ وەی دووماچی لێ دەستێنێ بەری ماڵیان بەسێوە چاو جوان هاتۆ لە ڕێوە چاو جوان هاتۆ لە ڕێوە بەری ماڵیان بەسێوە چاو جوان هاتۆ لە ڕێوە چاو جوان هاتۆ لە ڕێوە بەسەر گەردی باڵە بم ماچکە مەودام و لێوە ماچکە مەودام و لێوە پێم لێ منێ پێم لێ نێژنە ڕەشتاڵە پێم لێ نێژنە ڕەشتاڵە بەردەرگەی ماڵێ چاو جوان بۆتە پۆست و ئیدارە بۆتە پۆستە و ئیدارە
چەندەکەم خەیاڵان ئەو دڵەشتم ناسرەوێ ئەو دڵەشتم ناسرەوێ گڕی گرتا وەک منداڵ کوێ دڵی دێمە ئاوێ کوێ دڵی دێمە ئاوێ پێلێنە پێم لێمەنێ پێم لێنێ بانمێنێم پێم لێنێ بانمێنێم ئەگەر چەوجانم دەنێ لانچی بۆ ڕادەژێنێم وەی دووماچی لێ دەستێنێم لەبەردەرچی ئەندارە هەنجیرە یانارە هەنجیرە یانارە لەسەر باڵای بەرزی تۆ بابم دەلا سێدارە بابم دەلا سێدارە پێم لێنێ پێم لێمەنێ پێم لێنێ بانەمێنێ پێم لێنێ بانەمێنێم ئەگەر چەوژانم دەنێ لانچی بۆ ڕادەژێنێم هەی دووماچی لێ دەستێنم ئەم گۆرانیە لە ئەستاهی تالب مەجیە کە لە 53 لە ئیزاعی بەغا تۆماری کردووە بەس خاوترێڵێ ئەو کاک جەزازانێت و کوڕی شێر لێرە لە سەر و خۆمانوانێ دوکانی دەلاشێ بەڵام بەداخەوانە بەسەر ناکرێنەوانێ کەس ناوان نابایکی یەکوکو لەم شارەی ئێمە دوو هونەرمەندمان هەبووە هەچی مۆسیقایم شارێ ئەو دوونە ئەبەی سەیزای و ئەبەی سەیزای و مام حەسەن قاسم ئەوان بوون چینەی مۆسیقایم شارە بوون ماموەلیش دەمە خۆتم بۆەوەی بە شدون نەبێت کاکە هەم پەیوەندی کزە و هەم ئەو مایکەشە تۆزە زیایکە کاک کامەران دەست و دەمە خۆش بێت شتێکی ئاروژانەوە چمە لای کاک جەزا کاک جەمالی بەڕێز لە بەریتانیاوە کاک جەلالی گۆڵ چۆنی بە قوربانە بم مام جەمال گیان جەنابە باشی وەڵا تۆ باشی زۆر زۆر سپاس دەکەم مەمنونم کاکە جەمال گیان وەڵای ڕێز و سڵاوم هەیە بۆ کاک کامەران سپاسەکەی مەمنونین زۆر سپاس کاکە جەمال قوربانی ئەو دەنگەی بم ئەو دەنگەی یاخۆ قەت نەڕزیە کاکە جەمال گیان بەڵێ چیت هەیە بۆ خاڵە کامەرە دا چیم نییە وەڵا هەموو شتێکم هەیە بۆی ئەو دەرەنگەی قەت نەڕزی ئینشاڵڵا بەئیزنی ئەو خۆ پێغەمبەرە هیوایەتم دەنگیەوە بەخوا هیوایەتم دەنگیەوە سپاس دەکەین مەمنون سەرکەوتوو بیشەڵاقی کاکە هەموو شتێ هەموو شتێ دەگرێتەوە مشکیلەیە تۆز پیاوی وا قەت نابێتەوە بە قوربانەوە سپاس گوزاری زۆر سپاس کاکە جەمال گیان بۆ کاگالان بۆ ئەو باڵەبانە کە لێن کاکە هەڵوێست مامەسا جەزا کاک جەزای بەڕێز زۆر سپاس دەکەم کاک جەزاجیان بۆ ئەو رادیۆ تەلەڤیزیۆنی کە داونەوە بە قوربانێ بم وەڵاهی من پێم وابێ کاک جەزا نەڵێم لە ڕووە بەقەر چوار ئەوەی ئەو کەناڵە فەزایانەی کە بە ملیۆنە دۆلاری نەوتی بۆ ئەڕوا لەگەڵ ڕێزمە دەوری هەبووە کەچی بەداخەوە یەک بەرپرسی نەحکمی و نەحیزبیە تا ئێستا نهاتۆتە سەرخەت زۆر پێ بەلامەوە سەیرێت کورەوانە کەیشتن نەکەی بە قوربانم شتیتر نەڵ ناوەڵە کاکە جەزای بەڕێز ئیشم پێی بوو لە خزمەتان فەرموو وەڵاتم وت ئەو جارەش پێ وتم کاکامیلی بێنێ خۆ برادەریەتی قوربانە بم کاکامیل وەڵی پێمان وتو ئینشەڵا یەتە بەرنامەکانەوە هاوڕێی دێرینمە و لە ساڵانی هەشتاکانە منیشم بۆ کردووە کاک جەمالجیان ئەزانم بە یەکەوە بوون لە بازاری مۆسیقەکە تان ناسم ڕاستە قوربان کاک جەمالجیان ئەریوەڵا ئینشەڵا کاکە یاخوا هەر سەرکەوتوو بوون ئەو کەناڵە خۆشەی تۆ دامەزرانوە زۆر سپاس کاکە جەمال گیان زۆر زۆر سپاس دەکەین ڕێز و حرمەتمان هەیە بۆ تەواوی کوردانی لەندەن و بەریتانیا بەردەوامە بین کاک دابان سەوتی کاک جەزا ئەڕوا ئەگەر تۆزە بچمە لای ئەحتیادیە یەک تۆز مایکەکەتم بۆ بەرزکەرەوە کاک جەزا کاکامەران شتێکی وروژان زۆرم پێ خۆش بوو دەست خۆش بێت کاک جەزا
با بڵێن خۆتۆ بەتەنیا ینی فریای ئەم هەموو ناکەوی بەڕاستی بەڵام ئەرچی وەزارەتی ڕۆشنبیری نییە ئەم برادرانەی کە کاکامران باسی کردن یعنی بەسەریان بکاتەوە ینی سەردانیان بکە یعنی ڕێزلێنانیان بۆ بکرێت وەزارەتی ڕۆشنبیری پەیکەری بۆ کەس نەکردووە پەیکەری ئەحمەد شەماڵیش لەسەر ئەرچی دکتۆر تەها ڕەسوول کۆمەلگەی پەروەردەیی ماگرێت کە من دەسوچای ماچەکەم دکتۆر تەها ڕەسوول ئەو پیاوە دەسۆزەی پەیکەری بۆ زۆر لە هونەرمەندان کردووە کە ناوی هەموو هونەرمەندانەوە سپاسیەکەین بەڵێ ئەجینانەوەڵا قوربانجان من ڕێزی دنیام هەیە بۆ وەزارەتی ڕۆشنبیری بەڵام وەکو شخصی وەزیری ڕۆشنبیریەکان من بە ویژدانەوە ڵێم وەزیری ڕۆشنبیری پێشتر کاک خایدۆسی ئەم وەزیری ڕۆشنبیریە هیچ خەتا و تاوانێکیان نییە چکە هەردووچیان زۆر کەسانی ماندوونەناس و خۆشەویست و تێکۆشەری دێرینیشن بەڵام کە تۆ جیرفانە بەتاڵ بۆ چی ئەەکەیت یعنی من معلوماتم هەیە زانیاریم هەیە بە بێ بودجە بە بێن ئەوان ژۆکو ئێمە چۆنم ڕادویە هیچ نەستی و داهات و بودجەیەکمان ئەوانش بە هەمان شێوە یعنی من جاری پێشووکە چوومە لای کاخای دۆسی تەنات باسی بۆ کردم کە بنزینی سیارەکانیشیان ینی تەنات پاریان پێێنە بۆ بنزینی سیارەکانی وەزارەت ینی ئەمە حقیقەتێکە نابێت ڕێک حکوومەت و کابینەکانی حکوومەت بایەخ بە پرسی ڕۆشنبیری نایە چۆن بایەخ بە لە هەموو دنیا بێ بەر ڕێگاوبان بە دروستکردنی نەخۆشخانە قوتابخانە ئەی هونەریش ناسنامەی نەتەوەکانە لەم ڕۆژانەیە بەڕێوبەتی هونەرەکانی موزیک مامۆستا نەژادەمینوان یەک نمایشیان کردی ئۆکسترا هەر ناونیشانەکە بوو ئێرە پایتەختی ڕۆشنبیریە لە بەردێکی سەرە نمایشێکی سەمفۆنیان کرد باوەڕم پێ بکە ئەگە بڵم هەموو دنیا بینیوەتی لەوانە مبالەغە بێ ئەنی شتێکیان کرد ئەی دەنگانەوەشی ئەوە گەورەی هەیە بە هونەر ئەتوانێت پێناسی تۆ بکایسە تۆ بەم هونەرە من ڕۆژ وایە لای بێگەکەمەوە تەسەور کرد لە بەرازیلەوە لە جۆرجە لە ئەرجنتینەوە لە وڵاتانی ترەوە کورد نییە لە خۆشیە لەگەڵ مۆسیقاشتی منە لایگە کات و کۆمنتی بۆ نووسیانی دیارە ئەمە هونەر ئەگا بە هەموو کەسێکا کە جەلاجە من یەکشت ئەڵێن یعنی وەزارەتی ڕۆشنبیری با بڵێن خۆی بە کوردی سروتەکانی پێڵێن ئەگەر هەر هیچ نەبێ کاکە گیان کەناڵێکە بەم مقابلەیەکی یەکەم ڕێزلێنانێکی ئێمە خۆ ڕێزلێنان پارە نییە کاکەسە تۆ شتێکی لەم ڕادوێ داناوە کە کاکامران تەواو بێ زۆر احتیادی نووسراوێکە سپاس و پێزانینمانەیە هونەرمەندی میلی کاکامران ئازیەتی کێشاوە ئەمانە ئەمەش ناکەن ئەمە یەک دوو کاک جەزابای من یەک سەراحەت بڵێم بەرنامەکەش بۆ ناکوژین لەگەڵ ڕێزمە بەڵام مامەسامیدیا لەم ڕۆژانە قسەیەکی جوانی کرد وتی کاتی خۆی کە فەڕەنسا جەزایری داگیر کرد یەکەم شت ڕۆشنبیری لێبرد هونەرەکەی زۆر حساسە ئەمە داعش حەفلەیەکی ڕێگە خست عودێکیانە سووتانە ینی ئاینوز مۆسیقا لەناو ڕەحمەت لە دایک و باوکە یعنی ئەگەر یەکەم کۆمنت کە بۆ ماتووە داوای لەبوردنەکەم بۆ ڕادوێکە یەکەم کۆمنت کە بۆ ماتووە برادێک نووسێتی کاکە چیتانەوە لەم لۆتێتیە بەداخەوە لەسەر بڵم بۆ خەڵک سەرقاڵەکەن بەوە لە ئاینی دوورەخەنەوەتم برا بەڕێزەکەم ئێمە بە هیچ شێوەیەک وەڵی جارە لە جاران برادێکی ئیماناری مسلمان بەرنمەکەی حەنۆکە بوو لێرە یەک کۆمنتی بۆ نووسیب ئەوەی ئێوە لەم کاتی کۆرۆنایە بە سەدەقە بۆ تا حسابەکان لەبەرەوەی کە ئێمە هەموو دڵمان تەنگە هەموو خەفەتبارین ئێوە دڵمان خۆشەکەن کەچی جاری وایە تۆندڕەوەیکی ژوا بیرەکاتەوە کەوی لە ناوت بەرێ یعنی ئەمە بە کفرەزانێت ئەنی بەڕاستی جەلاژیان بیرکردنەوەکان زۆر زۆرە بیستە بەدوایە داعشش کات یەکەم شت ویستی هونەر لە ناوبەرێ یەکەم شت لە مووسڵ شوێنەوەرەکانیان تەقانەوە مۆسیقایان لە ناوبەر هونەرمەندێکیان لە ناوبەر نازناوەکەی گۆران بوو نازام چێ گۆرانیان پێوت بەڕاستی گەورەترین کارەسات بوو هونەرمەندێکی کوردیان یەکسەر ئاین بە ڕۆژی دووەم هەڕەمی کرد لە ناو مۆستا بەڕاستی ئەینی ئەمانە هەمووی کارەساتە کاکە جەلاج دەست و چاوی کاک جەزا خۆش لە کاتم گرتی داوای لێبردن لە یەکەم بە هیوای ئەوەی شەڵا وەزارەتی ڕۆشنبیری بۆ هەموو شتێک بێتە سەرخەت لەگەڵمانە ئێمە وەکو ڕێکخراوی هونەرمەندانی میلی کە کاک جەزا سەرۆکەکەیەتی هیچ کەم و کورتیەکمان نەبووە و درێخیشمان نەکردووە لە هەموو کاک کامەران کاک گۆرانی شەید سدیق نووسیوێتی کاک نووری حەوبراش هەر سەر شەقامی بووە کاک گۆران ڕێز و حورمەتمان هەیە بۆ جەناب یادێ بە ئەو کەڵە هونەرمەندە کە ئەویش یەکێ بوو لەو هونەرمەندە باشە هەرە باشانەی سلێمانی ئەچینە لای گۆرانیەکی تری کاک کامەران و یەینەوە خزمەتان باش داوای لێبوردنەکەین تۆزە مناقەشەمان کرد بمان بورن کاک کامەران گیان
کاری وەیدایە و لە پەرسەر پەنجەی گەستم ئای جەلسا جەلسەی کاری دارانەیە دەڕنابێ بە بارانەیە باریکەی نەشمیلانەیە دەوەرا مرد و مردانە خۆت لە باوەشم هاوێ ئای جەلسا ئاوی گوڵان دەبێرێ ماندوو بۆ دەستی دێشێ بایزدریان خەجاڵەت بێت تۆز لە یارم دەنیشی ئای جەلسا جەلسەی کاری تارانەیە دەڕنابێ بە بارانەیە باریکەی نەشمیلانەیە دەوەرا مرد و مردانە خۆت لەو باوەشم هاوێ ئای جەلسا سەیری باڵەکەی جانە تێر بەدڵی خۆم بێکم ئای جەلسا جەلسەی کاری تارانەیە تەڕنابێ بە بارانەیە باریکەی نەشمیلانەیە دەوەرا مرد و مردانە خۆت لە باوەشم هاوێ ئای جەلسا ئەو سار و شایادەی تۆ پێشاتایاوە ریشەی دڵەکانیەی من خۆت کێشاتایاوە ئەی بۆ هەر لایامە شیرین هەر لایامە بەو پەنجەی شایادات پەرچەم لایادا بەو پەنجەی شایادات پەرچەم لایادا شلبي كجيري پشتم شلويوم شلبي كجيري ناتش بدايم يا قلارتيري اي بو هلا ياما شيرين هلا ياما اي بو هلا ياما شيرين هلا ياما بو پنجي شايادات پرچم دلايادا بو پنجي شايادات پرچم دلايادا لێنە خواردن گوڵ ئەی بۆ هەردایامە شیرین هەردایامە ئەی بۆ هەردایامە شیرین هەردایامە بۆ پەنجەی شایە دەدێ پەرچە من لایادە یاخوا بەخێر بیتەوە هەزار سڵاو بۆ مامۆستا عەبەی سەیزایەش ڕێز و حرمەتمان هەیە بۆ پەیجی ئاواتی ئامەقەرەچکە نووسیویانە بە خێراتنی جەناب دەکەن بە تایبەتی ڕێز و سڵاومان هەیە یادێکیش بۆ کاگاوات بۆ هونەرمەندی خۆشەویست خوای گەورە لەویش خۆش بێ کاک بران بەدڵە بوو کاکامەران ئەوەی خۆشە
هیچ ئەم لاولایەکی نییە بە دوای کات تەحویلەکە و ئەوەش نییە بە مۆسیقاکە بڵێ ئاوا بکەن و یا ئاوار خۆی پیاکە یاخوا ئەو دەمە خۆش کا کامەران بەجددی هونەرمەند لەگەڵ ڕێزمە بێ وابێ تێگەی ڕێک ئەبێ وابێ وەکو جەناب ئاسا خۆ مامەسا ئەحمەدیش هەروە بوو کاک جەزاوان نەبوو هەموو شتەکانیشی پەندە ئێستەش هەموو شتەکانی یعنی نەسیحەتە بۆ ئەم کۆمەلگای ئێمە و ئەو شتانی ئەو کاتەژ ڕێک لە ئێستا شتەکانیشی لە ئێستا هەمووی ڕوویاوە کاک برانجە کاکبوران ئەڵێ لە کاتی گەعدەکانە خۆ ئاخرجە خۆ من کە مۆسیقا لێ بەم ناتوانم ئەوی بەرە وڵا بەعزە جاری دەستی بلێ بەرێم ئاوایەکی بۆکەم کە جەوەکەم بەدڵ بێ جا ئەمڕۆ زۆر کاک سامان لە قەڵاتزیەی سەربەرزەوە لە قەڵاتزیەی هەمیشە جوانەوە لە قەڵاتزیەی کورە با بڵێن شۆڕژگێڕەوە کاکە زەراتان سڵاوی خۆتان دەبێ بە قوربانە بم کاکە سامان گیە سپاس دەکەم بە خۆشەویستی عەزیز سڵاومێ بۆ میوانە خۆشەویستەکانت زۆر مەمنونم زۆر سپاس دەکەم بە ناوی ئەوانشێ چاوت ماچەکەم زۆر سپاس دەکەم بە ڕێزم خۆشەویستنیوە قوربانێ بم سڵاو ڕێزم هەیە بۆ ڕوومەزاری ئەو هونەرمەندە نەمرە و هەموو هونەرمەندانی کوردستانیش بە قوربانە بم سپاس دەکەم ئێمەش سڵاو ڕێزمانەیە بۆ ڕۆحی پاکیە بەڕاستی هونەرمەندێکی گەورە بوو یعنی باس ناکرێت هەتا بڵێ هونەرمەندێکی گەورە و بەهەزاری بەڵام چۆن هەتا بڵێ هونەرمەندێکی بەرز خوای گەورە لێی خۆش بێ ئینشاءڵڵا چاوت ماچ دەکەم دەخۆشی ئەوە دەکەم کاکە جەلالگیان بەڕاستی کاک جۆزافێکی زۆر جوانی کردووە تەمەنا دەکەم هەر سەرکەوتن هەر بەردەوام بێ زۆر سپاس دەکەین وڵات چۆن ئەڵێ ئاسیا سێڵ کۆمان نەکاتەوە ئێمەش جەزای ساز کۆمان نەکاتەوە ڕاستی ئەو پیاوەمان دیێ بۆ هونەری هونەرمەندان بەڵام هیواداریشم ئەگەر وەکو لایەن پەیوەندیداریش هاریکاریان یارمەتی نادەن ئەو هونەرمەندانەیە لایەک موزیکیان باشە وەعزیان باشە هەندێک هونەرمەندمانەیە دەڵێ گەعدە دەکەم بە 100 وەرەخەیەوە و دەڵێ بە 70 وەرەخەی و دا بە باشسەدادەی داهاتەکەی بۆ ئەو ڕازیزوانەی دەڵێ خزمەتی هونەر دەکات کۆرە قوڕی دنیا بەسەرم نێتە سەر مەڵێ کوا شوقەکەم بۆ تۆ باسی چییەکە یارمەتی چی برا ئەو خواکەوانی چیان لە ئێمە ناوێ ئێمە مەمنونیانی سپاسیان خڕاتیەکە خزمەت بە ئێوانی دەکات خۆی خزمەت بە میلەت ناکە خزمەت بە هونەرمەندانی دەکات زیاتر بۆ هونەرمەندانە کەم بۆ خەڵکەکەی هونەرمەندەکانە وایە جا من حرمەت و ڕێزم هەیە بۆ جەناب ئەگەر یەک لەحزەکاتم بیتێ ئەم سەری ساڵە حکوومەتی هەرێم و با بڵین وەزارەتی ناوخۆ بڕیارێکیان دەرکرد کە لای مۆزیک نەکرێت بڕوان پێ ئەەکەی 50 دانیان هاتۆتە سەر کاک جەزا ئەرێوتم باشە عیب ناکەن ئێوە وتم وڵی کاک جەزا ئەگەر بە منەکەی وتی ئاوتم هەر لای بە ئەگەر بەدەستۆی هەرمێڵە لای بمێنێ وتی بۆتم باشە ئێمە خۆت ئاساوەکو ئەڵی یەک ساڵ ئەم ڕادیۆمان داناوە هاوارەکەین ئەڵین با بە کارتۆنە ئاوەکە لە جیرفانی خۆمان نەکڕین ناژێ بێ مقابلەی بکەین وەکو ئەم پیاوە گۆرانیمان بۆ بڵێ ئەوە نەبووتی بەرزە لەبەرەوەی ئەوان یەکەم ڕادیۆەکە شتێکە دەمێنێتەوە دووەم ئەوان هونەرمەندن بۆ ئەو خەڵکە کە خەڵکەوان هیچینەوەیە ڕاستە بەڵێ زۆر ڕاستە خزمەت بە ئەوان دەکات بۆ ئەوە ناکە خۆ بۆ خاتری ئەوان دیکە ئەوان دەردەکەون و خەڵک لێ شویان لێ دەگرێ و وایە نەکاتە جەلالگیان بە تەعکید ئەشهد بیلا بەس حرمەتم هەیە بۆ جەنابیان بە سەرمانەیە شوێنەجینا ئەوانە شەمووی لە بازاڕی مۆسیقاکە و لای جەزای سازەوە دروست بوون لەگەڵ ڕێزناکەچی ئێستا بەداخەوە کە یەشن بەلامانە کوورە بەرحەباییەکمان بکەن بابە هیچمان ناوێت لەبەرەوەی وڵای خۆڵای خەڵکی ئێمە شەشتی هەیە بە قورئان بەڵێ هونەر لە وڵاتی منیە نازانم هونەر دەزانیتە بەعزە کەسێک هێندێک شت دەکا هونەرە ئەسڵەن هەر هونەر نییە بەس کۆمەڵات نییە و قانون نیە دەنا هێندێک شت پەیدا بوو بە ناوی هونەرەوە هێندێک کەسانێک پەیدا بوون شت دەکەن بە ناوی هونەرەوە بەخوای ماڵم قەدرە هونەر نییە دەست و چاو خۆش بە کاکە سامان گیان تۆ برای ئێمەی بە خێراتی میوانەکان تا دەکەم وڵا یەک داواکاریم فەرموو یەک گۆرانی مامۆستا ئەحمەد شەماڵ هەیە ئەوەی دەڵێ کەتانێ من کەتانێ من بەسەر سەرم بەسەر چاو خەجاڵەتم بە ناوی کاکامەرانەوە قسەم کرد بمبورە بەسەر سەر و بەسەر چاو ڕێز و حرمەتمان هەیە بۆ تەواوی خەڵکی قەڵاتزەی سەربەرز ئیشاڵڵا بەم لەم ڕەمەزانەیە ئەچمە لای گەرمیان و پشدەر ئەو هونەرمەندانە هەمویان بەسەرەکەمەوە لە خزمەتیان نابم ئەزانی کاک جەزابا من ئەو کاکسامان شتێکی زۆر خۆشی ئاروژان ڕێزم هەیە بۆ یەک بەیەکیان من هەمویان هاوڕێ من هەر هەمویان هاوڕێ من هەمویان برا من بەڵام حرمەتم هەیە بە قورعانتیایەتی کە ئێستا بۆ نمونە لە تلۆقایە کە ئێستا خەڵکێکی زۆر گوێی لێگرێ سوێن بەخوا بە گۆرانی کە مامۆستا ئەحمەد شەماڵ وای لێ هاتووە تێگەی یعنی تۆ
سەیریکە کامەرانی عوسەی خولەسنەیی هاتووە بەجلی خۆی بە جامانەکەی خۆی بە مەسرەفی خۆی هاتووە من سپاسیەکەم لێرە بەرنامە لەگەڵم ناپێشکەشەکە بەڵام تۆ بە قورجی ئەو بە قورجی مامی ئەو کە سوکارەکەی ئەو پارە پێیاکەی بە دەفتەر بە دوو دەفتەر بە دەفتەر پێیاکەی ڕادیۆکەی ئێمە حرمەتمێ بە هیچ نازانی ئەوەشی کە ئێمە بە هیچ نەزانێ ئێمەوە لە خوار سفرەوە حرمەتەن لای ئێمە زۆر سفرە ئێمە بۆ مێژوو ئەمانە لە مێژوی هونەری میلی کوردی ئامێنەوە نەک ئێوەیەک کە ئێستا بوغرابوونجا داوا لە کاک جەزاکەم ئەو خەڵکانە ئەگەر ئیشی کەوتەوە ڕێکخراوە سپاسیەکەم بۆیان نەکا و هەروە دەریشیان نێ و ئێمالیان کا لەبەرەوەی ئەوەی ناڵێم ئەوەی کە نەهاتوۆتە ئێرە هونەرمەند نییە حرمەتەن بەس ئەوانەی کە بەڕاستی هاتوونەتە ئێرە و لە ڕێکخراوەکەیان ئەمانە لای ئێمە هونەرمەندی میلین و بۆ مستەقبەلیش بۆیان دەرەکەوێ ئەبێ کاڵک بەژنۆی خۆیان بشکێن چکە هەر پەشیمانە بنەوە ئێمە نەتیجەمان هەیە ئەم سەری ساڵە ئەوەیە چێ بوو لە مشتێک بوو لە خەرمانێک کە ئەمیان هاتن ئێخی ئێمەیان گرت بە منیانە و کاکە بەشکم تەکلیفی لێ بکەوتم ئەگەر بە من بێ بەو خۆیان ناڵم بیکاتەوە بەس خۆ بەقسەی نەکردم هەر تەکلیفیشی کرد ڕێز و حرمەتمانەیە هەر هەمویان ناڵێم من بەعزێکیانەڵێم ئەچینە لای گۆرانێکی کامەران و یینەوە خزمەتە فەرموو مامۆستاکێ كتان ورينك هاني من كتاني من كتاني من كتان كوتر الغزالي من أو تعواني لمنذيرين وكوشان بتكبيرين خواني كوت وزنجيرين كتاني من كتاني من كتان وبرينا كاني من كتاني من كتاني من كتان كوتر وغزالي من سود الجريان جاريكا قريان مديه هالبواز وفانا ما مولا لايكس كتاني من كتاني من كتان ورينا كاني من كتاني من كتاني من كتان كوتر وغزالي من جريان ديارنيا سودا جريان ماليا لو أطلاسي فرنيا كتاني من كتاني من كتان وبرينا كاني من كتاني من كتاني من كتان كوتر وغزالي من ورني بياي موايا ورني بياي كيا نجاري موايا من لواي وليك البسكوتوم من لواي ليك الوسكوتوم نخوة داي دوا ونخوم سروتو كالوزي
يخوى بضيوة رنكا لكذا دق يخوى بضيوة رنكا لكذا دسر شويكا يا ري يا ري يا ري استنبران مكان استنبران مكان كل بيضارين الزرون لخماي هي ليلو ليلو ليلاني هي ليلو ليلو ليلاني والربابي كين ديلاني هم قول متشبك ريحاني أي بنات 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 ما شاء الله شنو بناتي لا أسمعني ذر الرشازي وختي فرد بودكام شو دادي لا عرزي وختي فرد بودكام شو دادي لا عرزي تعود السيارين الديوان كل ما بفري تنك الشيوان من بقانا كم بساتيوان أي بناس وي بناس 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 ما شاء الله سنة بنازي ببردا مثلي قاضي وختي فرد بودكام شو دادي لا عرضي بقصي خلق ملقايا ماكا دل داري توم بير ماكا أي بناس وي بناس 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 ما شاء الله شنو بنازي لا أسمعني ذور ذور شازي وختي فرد بودكايم شو دادي لا عرضي أي وي بلر زولر 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 زانا أي وي بلر زولر 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 زانا كشلكي دوري صرت بخش برشانا جوانا ميرابانا أي
من بچمە ماڵیایان هێزی پێم نیایە من بچمە ماڵیایان ئاخۆ یارەکەیم وا لە مەڵکامیایان ئاخۆ یارەکەیم وا لە مەڵکامیایان هەیوای بە لەرز و لەرز و لەرز و لەرز و لەرزانە ژەلژەلەکەی دەوری سرت پەخشە پەرێشانە جوانە میهرەبانە هەنازەلەمەین یەکێ لە شامایەڵ خیزایە لامەین یەکێ لە شامایەڵ ببرن بە باڵایەی یاری بێنەوایەم هەیوەی بە لەرز و لەرز و لەرز و لەرز و لەرزانە ژێلژێلەکەی دەوری سەر پەخشە پەرێشانە جوانە میرابایانە ئەو دەمە خۆش بێ یاخوا بەخێر بیتەوە دەستخۆشی بۆ کاگالان و مامۆستا جەزا و کاگ هەڵوێست کا کامەران زۆرم بەدڵ بوو مەجموعەیە تەحویلاتی کرد زۆریش داوای مەقامیان لێکردم ئەوە کاکامەران مەقامی وت و مەقامی تریشی پێ ئەڵم خۆشەویستان جارە ئێمە دابان گیان با بڕوا بە قوربانە بم چکە ئەمڕۆ مداخەلەمان زۆر کرد و ناقەشەمان لەسەر مەسەلەی وەزعی یەسەی هونەری میلی کرد کاگوران ئەزانم چاوەڕێی هەڵبەت کاکامەران لە کەرەنتینەکەیە گەعدەیەکم هەبوو داخلتخوا گەعدە لە کەرەنتینەیە کراوە کوڕەکان بە قاچاق لە وێڵەوەیرەوە هاتبوونە ئەم دیوەوە منیش هەوەیەکم پێ جیازەکانم بار کرد هاتمە نزیکی تونێلەکە سەیتەرەیەکی تیا بوو وتی کاک جەلال فەرمووت مەڵا ئەچم بۆ ئەو دی وتی بۆ وتم مەڵا نەختێ مریشک و قازمانەیە چم دانی ئێمێ ئاوە سەیری ناو سایرەکەی کردی بۆ ڕادهێر زۆج نین وتم بۆ وتی تۆ بۆ گەعدەتی وتم ئەزانی چۆنە شتەکانم هەردا نەگرتووەتی چۆنە دوو مانگە کەرەنتینە هەم شتانم بۆ دانەگرتووە ئەلاکولین بە هەزار ئەم لاولا خۆم کردە ئەو دی خۆ من ناکرێت بە پێ بۆ کوێ بڕۆم ئەم هەموو شتم پێ وڵاکە چوینە ئەوێ کوڕەکان شەکەت بوو بوون ئەمەنگە بە پێ هاتبوون لە کۆمپانیای نەوزادەوە نییە ئەو دۆڵی هەرە بەخوا بە پێ هاتبوون بۆ دوکانیان تێەکەی وتم کاکە ئەمەنە زەرورن ئەو نە تەزدیقن کوڕەوتیان چۆراییماندا و لە ماڵەوە و جازوشتەدانێ جا خۆشیان ئەیان و طبعا ئەمانە هیلاک بوو بوون با بڵین و ئەم هەموو علاگەیان پێ بوو لە حەد بە دەرکاک جەزاشتیان پێ بوو وتم کاکە ئەو هەموو تەماتە و پیاز و وەرە باینجانیان هێنا بوو وتم باینجانتان بۆ چیەوە وتیان کاکە من مەشروبوشت ناخۆین بەس خواردن نەخۆین وەڵای تر بەڵێ سەرتان نێشێنم دەستکرا بە گۆشت برژانن بڕوان پێیەکەی وەجاخکە لێرەوە بۆ لای مەسعەدەکە بوو ئەمەنە درێژ بوو دوان بە سەڵی جێڕایەوە نۆ پێوەیە کرد ئەرێ وتم کاکە ئەمە ئێوە لە گورێک ڕاتان کردووە کوورە وتی واز بێنە نازان وتی ێزایی چەند هەزار پێ هاتوین ڕاستی ژەکا برات دەستکرا بە نان خواردن و ئەمانە من تێکەڵیم هەبوو لەگەڵ دوانسیانێکیانە شووتی لەت کرا و تەماتەکانە گەڕان با بڵێن کامە نەرم بوودایانە ناوتم ئەمە بێ بۆ چیان بێت تۆ بڵێ بۆ قاز و مریشک و قەلیان بوێ کاکامران خوا ئاگای لێ نان خورا مۆسیقام لێە بوو بە یەک شەڕە تەماتە و توێک لە شووتیەک لەو ژوورەیە کلکی کەری تیاتەوە نازانم من تێ ناگەیشتم دانەیە گاو داماوە لە دەوامەواتە بوو جلیت ئاسکەری لە بەرابوو هەر هیچیان لە بەران نەهێشت ئەنجا بڕوان پێ ئەەکەی لێرەمەوە بۆ ئەوەم هەر هەمووی شووتی و تەماتە و توێکڵی باینجان و وتم کاکە جیازەکانم بیچێ نەماوتیان ئەمە عادەتمان وایە ئێمە کە گەعدەکەین نانمان خواری تر خەریکی ئەمە بین تم جات و شەرەفتانەوە عادەتە وتم بابە بۆ خاتری خوا من ئەو وڵاتەم بینیوە خۆیان لە تەماتە و هێلکاوڵە کێشن کورە هەر دامای ئەنگیان هێلکە پیا جەشا بوو بۆ ساردێکی لێ وتم تۆ جارە نزیکی من نەکەوی بە قوربانە وتم یعنی ئەمە دوایش ئاوا بە پێ و تێڕۆڵا بەیانی بە پێ ئاوا ڕۆینەوە خوا ئاگای لێ بەو جستانە ئەو حەمامە 15 کەس وەستا بوو ڕیزیان گرتە بوو بۆی خۆیان بشۆن لێرەوە ڕێز و حرمەتم هەیە بۆ یەک بەیەکیانەوە برادەرەوتی باسی نەکەی هەر باسی یەکەم کاکبوران واز نایەنێت باش کامەران با یەک تۆزیش بێمە لای تۆ جەنابتان شتێکی زۆر باشتان کردووە کە هونەرەکەتان نەکردووە بە پیشە ئەوە لای من بۆ نمونازانی ئەڵم پیشە یعنی چی یعنی پژێوی ژیانێ لەسەر ئەمەنی من معلوماتم لەسەر هەیە چەند دانیشتن هاتووم ئاگادار بووم یعنی مادەشیان بۆ ڕاگرتووی توتە مستحیلە نامێ و خۆشەویستی و برادرانە و کە کۆ بینوانێ و خوای گەورە لی خۆش بێ ئەوی جواب بووە با بڵێن بۆ هاتنە بۆ یەک زەلامی بەرە وەڵڵا
من زۆرم بەدڵە هیوا خۆی هونەرمەند کاک جەزا ڕێک ئەگەر ئەسڵ و فەسڵی بووە ئەبێ وە وڵای تۆ مڵچی و میلەتەی بەڕاستیانی خۆ چێفرۆشی بۆ میلەت باش هەموو کەسێکمان لە ئێمە یا وەزیفەیەکی دەوامی هەیە یان بە تاچی شتێکی تری هەیە بژێوی ژیانی پێبەرێتە سەر بەڵام ئەو هونەرمەندانش کە بژێوی ژیانیان خسۆتە سەر ئیشەکەی با بڵێن گڕووکفێکە لەگەڵ ڕێزما بۆیان نامێنە ینی بەڕاستی دەستخۆشی و لێ یەکەم کە تۆ بە هیچ شێوەیەک پەیوەندی بۆ مۆزۆ نیە باش بۆمان هاتووە پرسێ تۆ کاری ڕۆژانەی خۆت چیە لە ئاسڵە دارتاشم خۆم ئەزانم بینەرانی بەڕێز با بڵێ جەسازان دوکانی دارتاشی من بۆ مێژوو باسی بکەم بەڵێ ئابێری زەڕب ئەگەر باوکی بەڕێزانە بە ڕەوانی شاد بێ ینی ئەو دروستی کرد یەکەم کەس بەسێمەە دەف خۆی کە کامران سنتوری دروست کردووە دەفی دروست کردووە زەربی دروست کردووە ئەمان ئەنی ئەمان پیشەکە بەدە لە دارتاشیگە و کودا ئەمان ئەگەر ئەمان نەبوونە وەختێک باوەڕم پێ بکە یەک مانگسەرە دەگەت تایەک دەف لای کە ئاسما وەرەگرتەوە کە تێی بتایە هەر ئەمانە پیشێنە بوو کەس نەیزانانی شتە ئەنەمەش هەر خۆی لە خۆیان پیشەیەکی هوەریە خۆ دەزانی هەڵبەت ئەمان بنەماڵەیەکەم چۆنەڵی بناغی هوەری میلیشیان داناوە کاکە خۆتۆ ئەگەر سەراحەتە بێ تەپڵ و دەف ئێستا من دوکانەکە مەزانی چی تەبڵ و دەفیتیایە ینی بە هی کاعوسمان ێزانم وەڵا ئەرزشی خۆی هەیە لای خەڵکی خۆی ئێستش کاک جەزا تۆ خۆ دەزانی کابرایە بە تایبەتی بۆ لای جەناب کە بۆ شتی ئەسڵی بۆ شتی کوردەواری بەڵام ئیتر دەکا کە خۆ ئەو هەموو کوردیەش دروست ناکرێت ماشەڵای ئەمە مانگ هەیە هزار دەفی ئێرانی نینە ئەم بازاڕی مۆسیقایە نامێنێ بە قورعان بەڕاستی کاک بران متەزیم بوو ئاگات لێ ئەمڕۆ جەنابیشە سەرپەرشتیاری ئەوێشی کاکە دەسەرمان لێ بە ڕۆژانە بۆ خاتری خوا باش کاک کامەران بەقەی عەرز و ئاسمان خۆشحاڵت کردن زۆر سپاس دەکەم ئەم ڕۆژ لە ڕۆژێکی زۆر پیرۆزایە کە یادی ساڵ ڕۆژی کۆچی دوایی مامەسا ئەحمەد شەماڵە خوای گەورە بە بەهەشتی بەرینی شاد بکە و ڕۆحی شاد بێت هەڵبەت ئیشەڵڵا هەر بەهەشتیژە بێت چکات چەند ملیۆن کەسێ لێ ڕازی بووە بەس کامەران بایەک پرسیاری شخصی تری لێ بکەم بمبورە کا عوسمانی باوکە خوای گەورە لەویش خۆش بێ تۆ تەمەند درێژ بی 24 ساعت ئاوا بوو باشە بەس تۆیش ئەگەر لە ئیشەکە دەرچوویە ئەو ڕۆژانە ئیساحەت بووی زۆر گەرمەگاگە جەزای جاخۆ من نەبوو تۆ لە مانگی حەوتاکە من 5 مانگە دەی پێم خۆش دەوڵاخۆ من ئەزیلەکەم لە جلی کوردی بەجلی کوردیەوە ماشەڵا لێبێ زۆر جوانی کۆرە وەڵی کاکە من کاکە جەزای ئیشەکەش جاریوەکەم هاتووە بۆ لای من کاکە بڕۆیم بۆ کوێ کاکامەران ئەیوتی تم ئاوا قسە و نەکرد کاکە تو زانم پێم نەوتی ئەنواعی لێ باشە سەعاتمان ڕابردە با بڕوە کاکامەران گۆرانی شترمان بۆ بڵێ بە شەرەم کوڕەکان دڵیان گەرمە بەرنامەکانی تر هەر ئاوا کە نەم جارە کەس هیچ ناکە بڕوە حاڵە کامەران با گۆرانی شتر ئەزیەتە دێم ئەزیەت نییە وڵاتر بۆ ماوەتایی وڵین وردەوردە باش ئاومان بەنێ باوکی باوکم ئاو بصدق والم دارنايا بصدق والم دارنايا هي خان 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 والله يا راك جواني ناس كل لخرمس كم يا لا يا دول لخرمس كم يا لا يا دول
شوي سير ساحاري هل جل بيجن بايا ساري بيوي بيدوز قربايا ساري بيوي بيدوز قربايا ساري هي خان 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 مولي هي خان 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 مولي يراك جواني نايا سكولي لخري مسكم يلا يا دولي لخري مسكم يلا يا دولي ضلنا موابك يا باشر هي خان 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 مولي يراك جاني ناس كولي الاخر مسكم يلا يا دولي الاخر مسكم يلا يا دولي وقلم بصايركن بدامي بيالي نساكت يا ايام بردي بوهرد بيالي نساكت يا ايام بردي بوهرد بيالي ناس كل جاين مقيري شاو جوان جاين مقيري ناس كل جاين مقيري شاو جوان جاين مقيري دور سقايا بركمي بدلو بجان بقيري دور سقايا برمي بدلو بجان بقيري وقلاي مريوان بالم دبيوا قلا كمريوكا بالم بچيوا قلا كمريم يا بالم بچيوا ناس كل جاين مغيري چاوان جاين مغيري ناس كل جاين مغيري چاوان جاين مغيري دور سرقايا بركمي بدلو بجان مغيري دور سرقايا برمي بدلو بجان مغيري وفرجايا لي من وقاير تواب النار جايا لي من وقاير تواب النار جايا ناس كل جاين مقيري شاوجان جاين مقيري ناس كل جاين مقيري شاوجان جاين مقيري دور سقايا بركمي بدلو بجان مقيري نار مبوي وابي ورم ڕەحمەت لەو دایک و باوکە کە تۆی خستەوە یاخوا بەخێر بیتەوە کاگالان دەست خۆش مامەسا جەزا دەست و چاویش تۆیش خۆش بێ کاکە هەڵوێستی گوڵ کاک جەزا من زۆر حەزم لە تارە خۆم بۆیە هەموو جارێ زەختی لێ یەکەم ئەحمە بێ کەس ئەڵێ مامە گوڵ بۆچی جامانەی نەبەستووە دەستەڕ عشرە توشتمانە چۆن نەمێنێت ئەمڕۆ جەناب دوعێ بەسوێتی جامانەی ئەوە ئاحەجیان یەک واری پیا کەسی و دوو کەناڵی ناوخۆیی هێنێ وە قسەیتیان نییە کاک جەزا لەسەر ئەو سەرۆک عشرەتەوە کا کامەران لە شوێنێکەوە کاگوران کتابێکیان بۆ کردم بۆ شوێنێکی دیاریکراوە با بڵێن ئیشەکەی من نەقڵ بوو تەلەفۆنی بۆ ئەو مەسوولە بەڕێزە کردبوو ئەم برادەرەی لای ئێمە وتبووی کاک جەلال گۆڵەیە بۆ کاری پێویست نامەیەکی پێ هەرچێکی ویست بۆی بکەن باران بوو با بڵێن شەستە بوو خۆم کرد بەو شوێنەیە تەماشام کرد دوو لەو پێشمەرگە بەڕێزانە هەر بەجددی بارانێکی زۆر بەخوڕ بوو یەکی چەتێکیان بەدەستەوە بوو لەبەر دەمی درگاکەی وەستا بوو نەمانەیانم تەڕ بوو تبووی
بەرپرسەکەیان توبی کاکجلال گۆڵەیە ئیسیقبالی بکەن ئەوە نییە بە حورمەتەوە هینی بکەن وەڵام منیش دابەزیم کاکجلال گۆڵەی بە کراس و پانتۆڵێکەوە تێگەی دەمانچەیەکم بەڕووتی کردبوو بێرە ماوتم سەلام عەلیکوم سەر چاو کاکە فەرموو بۆ کوێ تمەچم بۆ لای کاک فڵان کەس وتیان موعیدی هەیە ئەی لەوەی باش تەلەفۆنی بوتم کاکە منیش موعیدم هەیە وتیان چی جەناب وتم جەلال گۆڵەی ئاوایەکیان سەیری کردوتی دەوەرە ئەمجا تێمە تۆی وتم بۆ وتی یەک سەعاتە لەبەرم بارانایە چاوەڕێی تۆی سەرە لە قوڕنێمەم زانی وە نەوشەیەک و چوار حیمایە لەگەڵایە وەرە پێشم کەوە پێغەمبەر بەم لیشکاوەگەی وتی هەر بموتە ئەمەتیوەم لە شوێنە بینیوەتی تۆمەنی لەسەر کەناڵەکان قسە و شتەکەی وتم بەرەوەڵا خۆیم وتی پێشم کەوە دەی وڵات چوومە بەردەمی خۆ و بەڕێزەش ناسیم یەک قاچم بۆە بە عەرزا و ئاوا سەیری کردم وتی فەرموو وڵا من جەلال گۆڵەی مەوەی ناکەم دەستی کرد بە پێکەنی توێرە دانیشە ئەو ئیشەکەی بۆ کردم وتی تخوا لە دەرەوە چیان پێوتی وتم وەڵایی بەس بە ملیشکا و بێت و بە خێرنەی بەڕێیان کردم وتی وەڵای ناقیان ناگرم هەتی وتی مرد و مرێتۆ ناوەکە وم زانێ سە کڵاو جامانەیەکی بەسەرەوەی دوو حیمایە و لەگەڵایەوە ئەمە بۆچی هاتوویتەوە وتم وەڵای ئیشەکەم نەقڵەوتی ها بەس نەیتەوە بەم ناوەیە ڕێز و حورمەتم هەیە بۆ بەرپرسە بە ڕێزەیە سە تێکەڵیشم هەیە لەگەڵێ خۆشەویستان داوای لەبردنەکەین بۆ هەچی شتێک بۆ وشەیەکی خراپ ئەگەر وتە بێتمان بۆ بەخوای تر من کاکامەران تۆزە پشتیاتی وە بەڵام ئەم ڕۆتۆ لە دەستم دەرناچی کاکە بەسەرهاتی زۆر زۆرە کاکامەرە من خۆم لە دانیشتنا هیوایەتمەوەی جۆ لە تۆ بگرم دەی شتێکمان بۆ بوومی لە بیرتانەشەکەیان بۆ لای من کاکە ئەمەنەم منیش قسە کردووە و خەڵکە لێم بێزارە بێ بە قورئان بە عەمەل جاتیەممان قسەمان ماشەڵڵا لە بری 6 کەس من قساکەم باشە من زۆر سپاس دەکەم هەڵبەتە بەرنامەکەمان سعاتێکە بەزەوە سعاتێک و 10 دقەش لایە زۆر سپاسی کاکە دابان و کاک بورهان و کاک ڕێباز و هەموو ئەو ستافاکەین داوای لێبردنەکەم تاخیر بوو بەرنامەکەمان هەزار جار سپاس بۆ باوکە ڕۆنەکە مەما بێ بە تایبەتی سپاسی بکەین بەڕێوبەری بەڕێز بەڕێوبەری پەیوەندیەکان و هونەری کاک ئالان ڕەفیق دەستی خۆش بێ بۆ ئەو زەربە جوانە سپاس بۆ مامۆسای ئەزیز کاک جەزای ساس ئەڵێ کە من هاتمە بەرنامەوە لە بەڕێوبەر دەرەچم باشە کاکە باش هەر دەرچوت دەمێکە لی دەرچوت کاکە با حەدمان نییە تۆ گەورەی ئێمەی زۆر سپاس بۆ کاک جەزای ساس کە ئەمڕۆ بە و تارە خۆشە بەشداری لەگەڵمانە کرد سپاسی کاک هەڵوێست دەکەم هەڵوێستی زۆر جوانە زۆر مەمنونتم وەکو وتم ئەم پیاوە بۆ موعید یەک سەعات پێشەوەیە دەست و چاو خۆش بێ کا کامران چیت هەیە بۆ ڕادیۆی میلی گەڕیان و بۆ وڵی هیوادارم هەر سەرکەوتوو بن و ئەو خەڵکە بەڕێزانەی کە لە هونەری میلیایی ژەکەن بەسەریان بکەنەوانێ و جان قوربانی هەمووتان سوپاسی و بەڕێزانەکەین کە ماندوو بوون پێمانەوانێ و بەحشەڵ هەر سەرکەوتۆ بن وازیش لێ نایانی لەبێ لە فترەیەکی تا بەرنامەیەکی تریشمان هەر بۆ بکەیت وڵا بەسەر چاوری دەری هەر بڕەخسی ئەمامە جەزا ڕخسێ ئەو ڕۆژە لە دوکانەکەی کارجاسمی ساز بوو کە چوومە خزمەتی وتی بەسەر سەر و بەسەر چاوتم هەر ێستا ڕیکلامی بکەینتی هەر ئێستا باش ئەی لە دەستمانە چێکاکە جەزا لە پڕای نەکەویدا لەگەڵ کاتی بەلادوارڕەوە ئەوەم بەدڵە نەک بەخوا جارێ بوو لە قوڕگم تەواو نییەوە هەیە زۆر وڵام منیش داوانیم بەڵام خۆ هەر بۆی بخۆ ماڵێ و خەڵکەش سوپاسیانەکەن کە جۆمانە سوپاسیانی مەمنونیانینەوە خەڵک ئێمە پرێزمانەیە بوو هەمویانەوانە ئەمڕۆ من سپاس ئەەکەم هیچ یعنی ئەم سەر و ئەو سەر نەبووە کە ئابرا ئەگەر داواکاری چیە بوو بێ خێرا لە شوێنی خۆیان گۆرانەکە داکتاوە من زۆر لێو ڕازی بووم زۆر سپاس دەکەم هەڵبەتە خۆشەویستان بمبورن خەجاڵەتم کە نەمتوانی کۆمنت بخوێنمەوە وەکو عرضم کردن ماشەڵا کۆمنتێکی زۆر هاتووە هەمووی ڕێز و حرمەتی بۆ جەناب هەیە دەستخۆشی بۆ کاک جەزا و بۆ ئەم برادرانە و بۆ خۆم چاوی یەک بە یەکتان ماجەکەم ئەو برادرە نووسیوێتی ئەڵە کاکە جامانەکە تۆزە بسڕێنە زۆر ناشرینە بەخوایتر ئەمڕۆ ئەگەر هەرچی بێ خەتای کە خاڵە کامەران بوو خەتای من جا تازەکە تەواو بوو ئەوە باش خۆشەویستان کاکامەران بە چەند گۆرانیە یەینە کۆتایی بەرنامەکەمان سپاس بۆ گوێگرتنتان سپاس بۆ سیرکردنمان کاتژمێر 11 کاتژمێر 9 شەو ئەوانەی کە دوکانتان نەبوو لە ئیش بوون لەشتان ساغ بێ بە هیوای سەرکەوتن بۆ هەمووتان ئەتوانن کاتژمێر 9 لە لینکی تەلەڤیزۆنی ناوخۆیی میلی گەڕیان تەماشای ئەم بەرنامەیە بکەن و لە خزمەتان نابین سبەی سەعای 11 هەر عینی شت دووبارە بێتەوە پێشنیوەڕۆ زۆر سپاستانەکەم کوردستانێکی ئارام سلێمانێکی خۆش و سەقامگیر
جارێکی تر زۆر سپاس بۆ ستافی ڕادیۆی میلی گەڕیان سپاس بۆ ئەم مۆسیقیە جوانانە هزار جار سپاس بۆ کاکامەرانی ئوسەی خولەسنەی سپاسی یەکەم مامیش ڕۆحی شاد بە ئیشەڵڵا خۆشەویستان بە مەجموعەیە گۆرانی کاکامەران بۆم تەحویلکە بە قوربانە بم یەینە کۆتایی پرۆگرامی ئەم ڕۆمان تا چوارشەمە لەگەڵ دوو هونەرمەندی ترا یەینەوە خزمەتان کاتێکی خۆش کاتێکی ئارام بۆ هەمووتان سپاسی یەک بە یەکتانەکەین لە خۆشیابن فەرمێ خاڵێ لەبانی پەنجەی شێت بووم بەلار و لەنجەی ئای جەیران چاوەکەم گیان جەیران ماڵەکەم Soy baba la bayır, hasta